ئێرە گوندی مەولانایە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم گوندە دەکەوێتە ناوچەی خورخورە لە شاری سەقس. لە مزگەوتی ئەم گوندە قورئانێک هەیە کە مێژووەکەی بۆ 350 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەم قورئانە لەلایەن زانایەکی کورد بە ناوی شێخ حەسەن بە هاوکاری کەسێکی دیکە بە ناوی مەلا ڕەسووڵی کاتێب نووسراوە. ئەم قورئانە بە دایکی قورئانەکان ناونراوە. وەکو دەگەڕنەوە شێخ حەسەن بە ماوەی 10 ساڵ قورئانەکەی بە خەتی نەسخ نووسیوەتەوە. بە قەراری قەدیمیەکان ئەڵبەتە ئەمە من نویشتە لەبارەیەوە نەمبیستووە. نویشتە بووە کە بردیەسییان بردیەسە شام، دیمشقی ئیسە، بردیەسە عەرەبستان سعودی، بردیەسە ئەم فەلەستینە حەزە شێخ حەسەن لەتەک قورئانە قەدیمیەکانە تەطبیقی کردووە کە بزانێ ئایا کەم و کەسرێکی هەیە یان نیست. لە دوای ئەویشە کە ئەمانیە کردە حەزە شێخ حەسەن داینا لێرە زەحمەتی کێژا ناوی نا بە ناوی ئومولقورئان. ئەگەر خودای نەخواسە ڕۆژێ بیە ئەم قورئان لە جیهانە نەمێنێ ئەتوانن لە ڕووی ئەم قورئانۆ بێدون نەقس عیب و نەقسی قورئان چاپ بکەن و پەخشیکەنەوە بە ناو جیهانی ئیسلام. لە 1980 سەفحە تشکیل بووە کە 1980 سەفحەیە، ئەندازەکەشی 40 سانت لە 60 سانتایە کە بە وەزنی 16 کیلۆیە و جڵدەکەشی جڵدێکی چەرمیە کە چەرمێکی تەبیعیە جڵدەکەی. تاوەکو ئێستا 3 جار قورئانەکە لەلایەن چەند کەسێکەوە دزراوە، بەڵام دوای ماوەیەک ئاشکرا بووە و قورئانەکەیان گەڕاندۆتەوە. لەو کات و زەمانە ساڵی 68 کە ئەم قورئانە بە سرقەت بریا، دوای مەسەلەن 3 ڕۆژ ئەو دزانە پیا بوون و مشەخەس بوون و دوای 6 ڕۆژێ لە کەرەجا دزەکان گیریان و قورئانەکە هاوریاوە. دەرخواستیان کرد کە ببریە لە تارانە مەحفەلێکی بۆ دروستکردە بە ناو میراسە فەرهەنگی ملەتە کورد، بەڵام وارسینی ئیمامزادە بە تۆژە بە وەزعیەتە ئەجازەیان نەدا و هاوریا و لێرە دوای ئەو چەندین ساڵە یا دوای ئەوە هاوردمانەوە ئەوەڵ سندوقێکی معمولی بوو، دوایەوە ئەو ویترینە کە ڕۆیەتان فەرموو ویترینێکی هوشمەندی بۆ دروستکریا، زدی گلولەیە، زدی حەریقە، زدی هەموو شتێکە و لە مزگەوتەکە دامانەوە. شێخ حەسەن لە تەمەنی 63 ساڵیدا کۆچی دوایی کردووە. گۆڕەکەی لە گوندی مەولانایە. مسلمانان لە تەواوی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران سەردانی دەکەن پەڕۆی سەوزی سەرگۆڕەکەی وەکو پەڕۆیەکی پیرۆز دەبەنەوە. ڕۆژ های چوارشەمە ئەکسرین زائرین دێن بۆ زیارەت بۆ ئەم مەکانە مقەدەسە و شتێک زۆر جالبە من لە خواریشۆ ئیشارەم کرد لە خدمەتتانە. ئەمە من شاید لە بواری علمی و علمی ئیمڕۆ بەشێ لە ئەفرادها ئینکاری ئەو مۆزوعانە بکەن، بەڵام من خۆم ئەم شتەم مستەنەد دیە و حازر و زندەیشن ئەو ئەفرادانە ژنهایە کە باردار ناون زۆر عوزرەخوازم بەو نیەتۆ بیشتر دێن بۆ خدمەتی حەزەتی شێخ حەسەن و حەزەتی شێخ حەسەن ئەکەن بە وەسیلە لە لای خوای گەورە کە خوا مناڵیان پێ عەتا بفەرمێ و چەند مورد من مستەنەد دیمە و ئەوشە تحققی پیا کردە. کەسێک بووە کە لەو کاتا لە 300 ساڵ لەمەوبەرا ئەو تەقویمی نووسیە قورئان، یعنی کەسێک کە بتوانێت تەقویم بنووسیە حتمەنە علمی فیزیک و نجوم و ئەمانەشی کامەڵەن تەبەحورە خاسە خۆی بووە و کتێبی تبیشی بووە لە زەمینەی تەبابەتیشا ئەو مەکتوباتی هەر بووە. جگە لە قورئانەکە شێخ حەسەن بەردێکی ژێر سەری ماوەتەوە لەگەڵ سپرەیەکی نان خواردن کە پانیەکەی 2 مەتر و نیوە، هەروەها درێژیەکەی 5 مەترە. دوای لەبارەی ئەم سفرە ئەوەی کە من ئیتیلاعم بێ و قەدیمیەکان بۆ ئێمەیان گەڕان و بڕێکی بەنویشتە هەیە، نادرشا گەرەکی وە خەمڵە بکا بە جێگەیەک بۆ 3 جەرەیان هاتە بۆ
ئەیار تەشریعەوە دەبۆیە بۆ خەڵمە حەزە شێخ یەکێ ئەوە مەشورەتی پێ بکە یەکێ ئەوە ئستمدادکە لە خزمەتیا ڕوحیان حەزە شێخ حەسەن کۆمەکی بکە لەو خەڵا بۆ هەر کیشوەرێکە گەرەکیسی شێخ حەسەن مەولان لە ماوەی 63 ساڵی ژیانیدا دەیان پەرتووکی شەریعەتی نووسیوە لەگەڵ قورئانێکی مێژوویی لەسەر پێستی ئاژەڵ کە وەکو بەڵگەیەکی مێژوویی لە جیهان دادەنرێت.